هەر یەک لە بابەت و تۆڕەکانی ئەمڕۆ زیاتر بابەتی هوەری و ئەدەبی لەم بابەتانە خۆیە بینێتەوە کە ئەمە زۆر جوانە بەلای منیەوە نازانم هەکار تۆ چەند هاوڕای زۆربەی کات لە بەیانیانها قسەمان لەسەرەوە کردووە دەڵێن کاتێک دەستپێکی بابەتەکانت یان زۆرینی بابەتەکانت بابەتی هوەری و ئەدەبین لە خۆتەوە هەست دەکەی لە ڕووی دەرونیەوە توانیتە کار لەسەر بینەرەکانت بکەی بتوانێت ئەو گرژەی کە هەیەە یان بەیانەکەیان جوانتر بکەیت بۆ هیوان کە بتوانین چەند ساتێک دوورتان خینەوە لە هەموو ئەو نەهامەتیانەی هەیە چونکە تەنها هوەرە ئەتوانێت ئەوە بکات کە ئێمە وزەیەکی باشمان هەبێ باش بیر بکەینەوە و دەروونێکی ئارامیشمان هەبێ. دوێنێ ڕێوڕسمی کتێبی میکلانجلۆی بەڕێوەچوو کە ئەم کتێبە لە نووسینی مامۆستا حەمە هاشمە و شەشەمین کتێبی نووسەرە. جا مامۆستا حەمە هاشم میوانی ئەم بەیانی 24 مامۆستا حەمە بەخێر بێ خۆشحاڵین بەیانی تۆش باش لەگەڵمان ئەگەرچی مامۆستا حەمە زۆر دەبینین وەکو هاوکار و هاوڕێی لە دەستگا بەڵام ئەم جارە دانیشتەکەمان دانیشتێکی جیاوازترە زۆر بەخێر هەرچەنە بەیانیان تۆ هەر زۆربەی کاتی بینن بەڵام ئەم بەیانی جیاوازتر نەبوو زۆر زووتر هاتی ینی هەست بە معناتی من و هەکار بە زۆر خۆشەوە چاویشی تۆزێک سوورەتر خەونە بۆ خۆم بەڕاستیەکەی من بەیانیان زۆر زوو لە خەوڵ دەستم ساعت 5:06 لە خەو هەڵەستم زۆر باشە باشە مامۆستا بەخێر بێ باس لە بەرهەمەکانت بکەین لەپاڵ کارە هونەریەکانت کاری نووسین دەکەیت ئامانجی تۆ لە نووسین لە پاڵ کارە هونەریەکانت چییە؟ ڕاستی لە پێشەچێکە هاژە خان قسەی زۆر جوانی کرد هونەر مرۆڤ ڕزگار دەکا لە دەروون نەخۆشی یعنی کاتێک کە ئینسان دەرونی ماندووە تەنیا هونەرە ڕزگاری دەکا ئەجا ئەو هونەرە مۆسیقایە سینەمایە شانۆیە شێوەکاریە هەموو ئەو بڵێن ئەو حەقلانەکەی دیکەی هونەرەکە ئینسان پێوی سەرقاڵە لە ڕاستیدا من ئەو کتێبانەی کە دەستم داوەتێ چەند ساڵێکە کە دەیاننووسم زۆربیان لەسەر هونەرمەندانی جیهانن و یەکێک لەو هۆکارانەی کە دەمەوێ خزمەتێک لە بە کتێبخانەی کوردی بکەم کتێبی هونەریمان زۆر کەمە بۆ سفەتێ من 20 ساڵ دەبێ دەرسی مێژووی هونەر دەڵێمەوە لە هونەرە جوانەکان و هەست بە بۆشاییەکی زۆر دەکەم لە کتێبخانەی کوردی کە سەرچاوەی هونەریمان هەر زۆر دەگمەنە ئەجا ئەوە دەبێ ئەرکە لەسەر شانی ئەو کەسانەی کە هەم نووسەرن هەم هونەرمەندن و هەم تواناکانیان لە بوارە دەتوانن مەسەلەن خزمەتێک بکەن کتێب بنووسن یان مەسەلەن تەرجەمە بکەن تەرجەمەکارێکی زۆر پیرۆزە بەڕاستی بۆ ئەوەی هەم قوتابیان هەم ئەوانەی خوازیاری هونەرن هەم خەڵکی بە گشتی لە هونەر تێبگا هونەر چییەوە لە هونەرمەندانی جیهان تێبگا لە ئەزمونونەکانی هونەرمەندە گەورەکان بزانێت چیان کردووە بۆ ئەوی ئێمەش لە کللتوری خۆمان یعنی بتوانین خەزێنەی ئەوان دەوڵەمەند کللتوری خۆمان بە خەزێنەی ئەوان دەوڵەمەندتر بکەین باشە مامۆستا حەمە هاشم یەنە سەر هەموو ئەو جیهانە گەورەی کە پێوترێ هونەر و تۆش دەست داوەتێ بەڵام باباسێکی کتێبە نوێیەکەت بکەین کە دوێنێ ڕەوڕسمی بڵاوکردنەوە و واژۆکردنی بوو میکلانجلۆ باسێکی کتێبەکەمان بۆ بکە لە چ بوارێکە خزمەتێکا بە هونەر میکلانجلۆ ڕەنگە زۆر لە بینەران بزان میکلانجلۆیەک لە هونەرمەندە زۆر دانسقە و گەورەکانی ئیتالیا و ئی سەردەمی ڕێنیسانسە سەدەکانی ناوەڕاست ڕوویداوە لە ئیتالیا کە پێ دەوترێت سەدەی بوژانەوە سەدەی وریابوونەوەی ئینسان یعنی سەدەیەکە کە ئینسان تێدا هەستی کردووە یان بڵێن دەرفەتی بۆ ڕەخسا وەکو شۆڕشێک بک بۆی ئازادی ناخی خۆی قۆناغێکی جیاواز بۆ بەردەبازێکی زۆر گەورەیە لە مێژووی مرۆڤایەتی ینی لە پێش 1400ەکان بەولاوە ینی مرۆڤ وابەستەی کۆمەڵی قیودی ئاینی بووە کۆمەڵی قیودی سیاسی بووە و لەسەر دەستی کۆمەڵێک هونەرمەند کۆمەڵێک ڕووناکبیری گەورەی ئیتالی ئەو کاتە ڕێنیسانس ڕوویداوە لە مەجای هونەردا میکلانجلۆیەکێکە لەو سەرکردە گەورانەی کە لە شۆڕشەکە بەشدار بوو یان بڵین لەو گۆڕانکاری گەورەیە بەشدار بووە بە کارە زۆر گەورە و دەگمەنەکانی کە پێکەرسازیە لە تەک لیۆناردۆ داڤینشی و مەسەلەن ڕافائیل سانزیۆ ئەو سیانە هەر سێ لەو هونەرمەندانن کە هەمیشە ناویان دێ لەو قۆناغە مهمەی دنیا ئەنجا ئەو کتێبەی من کە لەسەر میکلانجلۆیە بە تایبەتی ینی دەتوانم بڵێم دەرەنجامی گەشتێکی مەیدانی من بوو بۆ ئیتالیاوە بە تایبەتی بۆ فلۆرەنسا بۆ ڕۆما کە لە نزیکەوە مەسەلەن مۆزەخانەکانم بینی و لە نزیکەوە پەیکەرە زۆر دانسقەکانی میکلانجلۆم بینی
ئەو وای لێ کردم کە زۆر سەرنجی ڕاکێشام یعنی ئینسان جاری وا هەیە کە وێنەی پەیکەرەکانی میکلانجلۆ دەبینی هەندە سەرنج ڕاکێش نییە چونکە فۆتۆیە مەسەلەن دەبینی بەڵام تۆ کە لە نزیکەوە دەبینی بەڕاستی شۆک دەبی یعنی تووشی حەپەسان دەبی ئەو پیاوە 600 ساڵ پێش ئێستا بە تەکنیکی زۆر بەهێزی نەبووە یان تەکنیکی بەس چەکچوو مەسەلەن کۆمەڵێک پێداویستی زۆر بەسیتی لەبەردەست بووە کەچی پەیکەری لە مەرمەڕی ڕق دروست کردووە مەرمەڕی ڕق زۆر قورسە ئێستا ئەگەر بێ بە مەکاینیش دروستی کەی هەر هێشتا وەکۆ پێکەرانی مایکلەنجیلۆ نییە مەسەلەن پەیکەری مرۆڤی دروست کردو بەبێ ئەوەی هیچ غەڵەتێک تێدا بێت هەنە لە ئەناتۆمینە لە ڕوانگانە لە مثلا حتا دەمارە پەنجەکانی مەسەلەن نینۆکەکانی دقیقەن وە خۆی هێناوە یعنی تۆ پێت سەیرە ئینسانێک چۆن ئەو قودرەتە زۆرەی هەبووە زۆر باش مامۆستا حەمام تا چەند ئەم کتێبە یاخود ئەم کتێبانە بە گشتی دەبێتە هاوکارێکی باش بۆ قوتابیانی پەیمانگە کۆلێژ هونەرە جوانەکان ئەوانەی کە لە بەشی شێوەکاری دەخوێنن لەوەی هەم وەکو لێکۆڵینەوە کاتێک دەگەن بە بەحسەکانیان و هەم وەکو ئەو ژیاننامە و ئەو چۆنیەتی کارکردنی هونەرمەندانە ببینن ڕاستەکەی پێشتریش باسم کردن ئەوە دەرفەتێکە بۆ خوێندکاران و قوتابیان و ئەوانی کە لە مەجای هونەردا دەخوێنن ماستەر دەخوێنن یان دکتۆرا دەخوێنن کە سەرچاوە زۆر کەمە لە کوردستان بەداخەوەەوە ئەو کتێبانەی من تەنیا باسکردنی ژیانی هونەرمەندەکان نییە نی باسکردنی چۆنیەتی تەکنیکی کارەکانیشانەوە ئەو ماتریاڵانی کە بەکاریان هێناوە ئەو مەسەلەن ئەو تەکنیکایی کە لە ناو هونەری مەسەران ڕسم کردن یان پێکەرسازی بەکاردێ ئەو کتێبی مایکلەنجیلۆ ینی بەشێکی چیرۆک ئامێزێکی بڵێن جۆرێک لە یادەوەری جێڕانەوەیە کە من لە ئەکادمی گەلەری لە فلۆرەنسا کە چووم پەیکەری داڤیدم بینی پەیکەری داڤید پەیکەرێکی زۆر بەناوبانگە لە دنیا ینی پەیکەری داوت پێغەمبەر داودە کە ئینسانێک کە بەڕووتی گەنجێکە لە پەیکەری لە بەردی مەرمەڕی سپی دروست کراوە یعنی کە دەیبینی شۆک دەبی بەو هەموو ئەندازە گەورەیە بەبێ هیچ هەڵەیە گەنجە لە ناو ئەوێ یەکێک کە دوای ئەوەی کە مۆزەخانەکەیان بڵێم ئەو گەلەریەم سیر کرد لە دواوە بانجی کردم هی هەمە ئاشموەرە منیش پێم سیر بوو لە ئیتالیا کەسێک من کە سیرم کرد کابرام نەدەناسی یەکێکی ڕیشنی عبا لەسەر شانی بوو جلو بەرج جیاواز بوو لە خەڵکەکەی دیکە و سیرم کرد دیساوت هەماشم نامناسی وتی من مایکلەنجیلۆم ئیتر لەوێوە چوون بۆ لای مایکلەنجیلۆ دەست لەسەر شانم دانا و چۆن گەیشتی ئێرە و کوردستان چۆنەوەی حیوارێکمان دروست کرد من و میکلانجیلۆ دوای چوینە دەرەوە پیزا ئیتالی داواتی کردن بە شەرابی ئیتالی ئەوانە ئیتر یەک چوینە ئەو شوێنانەی کە پەیکەرەکانی میکلانجیلۆ تێدایە خۆی باسی سەربردەی پەیکەرەکانی خۆی دەکات لە زمانی خۆیەوە یعنی ئەوە زۆرێکە لە چیرۆک بەڵام چۆن تۆی ئەناسی میکلانجیلۆ خۆی 600 ساڵە نەماوە نا ئەو کەسەی کە تۆ لەوێ بوو ئەوە خەیاڵە لە ناو کتێبەکە وەمزانی هەرگیز بەڕاستی کەسێک هەبوو ینی چیرۆکێکی جوانەوە لە من مامەسامە بۆ خۆی تەکنیکێکە وات لە سەحرێک لێ مەکرێستە هەر یەکسەر باشە زۆر جوان ئەوە دەوازێکێنێتەوە وەکو چیرۆک چێژی لێ ببینێەوە لەوێ میکلانجیلۆ بۆ من باز دەکات کە تەکنیکی کارەکانی چۆن بووە کە ئەو هەموو معاناتەی کە لەگەڵ مەسەلەن پەیکەرەکانی چێشتوێتی چەندە ناخۆش بووە ینی پەیکەری داڤیدی دروست کردە بەڕووتی ینی تۆ پێغەمبەر دروستکەی بەڕووتی ڕخنەی دینیت زۆر دێتە سار یعنی ئەو کاتە پاپایی کاتیکان و قەشەکان زۆر ڕخنەیان لێگرتووە هەتا ئازاریان داوە نازانم چی ئەوە بۆ خۆی جۆرێکە لە چیرۆک بۆ جۆرێکیشە لە شۆڕشکردن بەرامبەر بە ئازار هەر لەسەر کەساتی میکلانجیلۆ ئەوەی کە سەیری کتێبەکەتم کرد لە شوێنێک دەڵێ میکلانجیلۆ ئۆتیزمی هەبووە یان وەکو پرسیار دەیخێڕوو بەڕاستی ئەم هونەرمەندە ئۆتیزمی هەبووە سەرڕای ئەو قودرەتێکە هەیبووە بەڵێ ئۆتیزمی هەبووە ینی ئێستا کە دەرکەوتووە جۆرێک نەخۆشی هەبوو ئێستا کە پێ دەگوترێ ئۆتیزم ئەنجا بەڵام نسبەی ئۆتیزمی میکلانجیلۆ کەمتر بووە لەوەی کە مەسەلەن بێهۆشی بکە یان ئاگای لە خۆی نەمێنە چکۆ ئۆتیزم بۆ خۆی دەرەجەیەک لە خەڵکی ئاسایی زیرەکترن ئەوانە بەڕاستی و من خوشکەزای شمێ ئۆتیزمی هەر کتێبەکەم پێشکەش بۆ کرد ئەمە هەر سەرەتا کە کتێبەکەم کردەوە لە بەرگەکەی ویستم پێت بڵم ئەم کەسە خۆشبەختەکیە کە پێشکەشت کردەوە خوشکەزایەکمە ئۆتیزمی هەیەەوە هیوادارم کە مەسەلەن ئەویش جێگایك بگرێ و میکلانجیلۆ بێ ینی مەسەلا هەر هیچ نەبێ بتوانێت لە
ئایندە جێگایەک پڕ بکات. باشە مام ساحر لەوێ بیرۆکەی نووسینی لە سیرکردن و ڕوانین لە پەیکەرەکەەوە بیرۆکەی نووسینی کتێبەکەت بۆ هات؟ ڕاستەکەی من قەت نەمدەوێت لەسەر میکلانجلۆ بنووسم لەبەرەوەی بەپێ ئەوەی کە من لە مێژووی هونەر زۆر خوێندومەتەوە. میکلانجلۆ لەگەڵ لیۆناردۆ داڤینشی زۆر منافس بوون و من لیۆناردۆ داڤینشیم خۆشتر دەوێت لەبەرەوەی ڕەسامە ئەوە پەیکەرسازە. بەڵام کە بینیم بەڕاستی بە تایبەتیش چوون بۆ کارەکانی ئەو بیرۆکەی لە لای من گۆڕا، یعنی هەتا لێ باسشم کردو چۆن کە گەیشتمە ڤینیس فلۆرەنسا چۆن لە وتێلەوە بە پێ غارم داوە تا گەیشتمەتە مەس ئاکادمی گەلەری کە چووم بەڕاستی بەداخەوە ئەو ڕۆژێک کە چووم داخرا بوو گەلەریەکە بەیانی بیتەوە تر بەیانوتیان تۆزێک زووەرە لە بەروی بەبەر ناکەێت بەیانی سعات حوتی بەیانی چووم نۆ ئەکرایەوە سعات 12 نیوەڕۆ بە بەرم کەوتۆ بچمە ژوورەوە، ینی ڕێزی خەڵک ئەوەندە زۆر بۆ 3-4 کۆڵان چەند جوانە، ینی لەو هەموو سەردەمەوە ئەم هەموو کاتێ بوێ هێشتا هونەر ئەمەندە خەڵک بەڵێ بەهای زۆرەوە جاوانم هەموو باس کردووە لە ناو کتێبەکە. ئەی بیرۆکەی بەرگەکەی ئەو زۆر سەرنجی ڕاکێشان وەڵاویستم باسیەوە بکەم کالێرەوە سوپاسیان بکەم ئەو برادرانەی کە هاوکارم بوون بە تابەتی بەرگەکە کە بەرگێکی زۆر جوان و سەرنجڕاکێش و هونەریان هەیە لەلایەن خات و سوسەن مەلەکی بۆی دروستکردم دەستی خۆش بێ زۆر سپاسی دەکەم و دیزانی ناوەی کاک ئیبراهیم بۆی دروست کردم و پێداچوونەوەی ڕۆزا محەممەد کردوێتی کە ئەوانە هەمویان جێگەی دەستخۆشین بۆ ئەوەی کە کتێبەکە بێتە ئاراوە و لە کتێبەکەدا بەس تەنیا ئەو بەشە نییە کە من باسی دەکەم وەکو چیرۆک کە لەگەڵ میکلانجلۆ بوومەتە ڕەفیق و باسی ئەوەی کردووە بەشێکی تایبەتە بە ژیانی میکلانجلۆ چۆن ژیاوە چی کردو و لەگەڵ چێ بۆ چێ سپۆنسەر بۆ سەرچاوە چیتە کرد؟ سەرچاوم زۆر لەبەردەستە و پێشەوەی بشتم هەر ئەو سەرچاوانە لە مێشتی من هەر هەبووە میکلانجلۆم لە نزیکەوە هەر ناسیوە و بەشێکی تایبەتە بەوەی کە میکلانجلۆ خۆی لە سەردەمی خۆی شاعیرێکی زۆر گەورە بووە، ینی 300 شعری ئێستا ماوە کراوەتە کتێب بووە لەسەر هەموو زمانەکانی دنیا تەرجەمە کراوە بەداخەوە کە هێشتا کەس لە کورد مەسەلەن نەپەرژاوەتە سەرەوەی کە شعرەکانی میکلانجلۆ تەرجەمە بکە و بەشێکی دیکە میکلانجلۆ یان بڵێن لیۆناردۆ داڤینشی ئەوانەی سەردەمی ڕێنیسانس زۆر هەمەکار بوو، مەسەلەن یەکێک وەکو میکلانجلۆ هەم وێنە چێش بووە هەم پێکەرساز بووە هەم وەرزشەوان بووە شاعیر بووە ئەندازیاری تەلارسازی بووە، یعنی لە هەموو بوارەکانیش ئەوانە زۆر پێشکەوتون، ینی عەجیبت لێدێ ئەوانە بەو تەمەنە لەو کاتە ئەوەندە پێشکەوتوو بن ئەوەندە هونەرەکەیان بەلاوە گرنگ بۆ مەسەلەن. مامۆستا دەبینین جگە لەو کتێبەی میکلانجلۆ سیر دەکەین کتێبی دیکەت وەکو ڤانکۆخ و نامەکانی ڤانکۆخ و هونەری ئەبستراکت و ئەم بابەتانی دیکەت نووسیە. ئەمانە باز لە ژیانی ڤانکۆخ دەکا یان دەتەوێت چی بڵێ لە ڕێگەی ڤانکۆخۆ بە خوێنەرەکانت، یان یەکیان بە ناوی ڤانکۆخ ئەوەیتریان نامەکانی ڤانکۆخە گەیاندنی پەیامێکی هونەریە. ڕاستەکەی ئەو کتێبی ڤانکۆخ ساڵی 2010 چاپی یەکەمی کراوە، ساڵی 2020 چاپی دووەمی وازان 2020 کراوە، ئێستا لە چاپی سێمیدایە. ئەوە باسکردنە لە هەندێک لە تابلۆی خوێندنەوەی خۆمە بۆ تابلۆکانی ڤانکۆخ. ئەوە هەردیسان بەشێکیشی کە پێویستە مەسەلەن قوتابیان ئەوانی کە لە بواری هونەر دەخوێنن ژیانی ڤانکۆخیش بزانن و زۆربەی ئەو کتێبانەی کە من نووسیون مەسەلەن ڤانکۆخ یان ئەوەی میکلانجلۆ یان ئەوەی ڕۆدان کە هونەرمەندێکی پێکەرسازی فەڕەنسی ئەویش هەمویان گەشتی مەیدانیم بۆ لایەن کردووە، ینی هەتا ئەوەی کە ڤانکۆخ تەبعاً ڤانکۆخ لە لای من زۆر خۆشەویستە هەم هونەرەکەی هەم خۆی هەم ژیانی چکە ژیانی پڕ بۆ لە ئازار و ناخۆشی و فەقیری. من چوومەتە ماڵەکەی چوومەتە سەرگۆڕەکەی چوومەتە ئەو گوندەی کە لێی ژیاوە چوومەتە ئەو شوێنەی خەستەخانەی کە گوێچکەی لێ بڕاوە تویان چوومەتە ئەو ڕێگایانی کە ڤانکۆخ پێیدا ڕۆیشتۆ بەڕاستی ئەو چێڵگەی گوڵە بە ڕۆژەکان کە تێدا خۆی کوشت چوومەتە ئەوێ ینی هەستا زۆر زۆر باوەکانی ئێستا تابلۆی گوڵە بە ڕۆژەکەی وایە بەڵێ تابلۆ گریگەکانی مامۆستا هەمەش قسە دەکە هاژە من یەک لە گەشتەکانم چوون بۆ گەلەریەک گەورەترین تابلۆ کە دانا و پێم وابوو ئەمە کۆپیشە ینی ڕاستەقی تابلۆ ڕاستەقینەکەی نەبوو کار ببوورە ئەوەی کە تابلۆی گوڵە بە ڕۆژەی ڤانکۆخ لە بەرەوەی لە سەردەمی خۆی فەقیر بووە لە گەلەریە کاری کردووە ڕسمی کورە بۆ فرۆشتن،
يعني لە ژیانی يعني هەمووی هەر هەوە ڕاستەقینەیە 18 دانە گوڵە بۆ ڕۆژەی هەیە ئەنجا خەڵک وە دەزانێت یەک دانە هەیە و زۆر مەشهورە مەسەلەن 18 تابلۆی هەیە هەموو یەک خۆی ماوەتەوە هەمووی ماوەتەوە زۆربەی زۆریان لە مەسەن لە بەریتانیا یان لە ئەمستردام لە مۆزەخانەی ڤانکوخ لە فەڕەنسا لە مۆزەخانەی ڕۆدانیش دانێکەیە ئەوانە هەموو ڤانکوخ کردێتی هەردێکیان شێوازی جیاوازترە بەڵام هەر هەمویان پێدەبێترێت مامۆستا شتێک سەرنجی ئێمە ڕاکێشێ بەردەوام ئەوەیە کە سەردەمێکە بۆ ڕۆدان و ڤانکوخ و میکلانجلۆ و چەندین لیۆناردۆ داڤینشی ئەوانەی دیکەش و لە بواری میوزیکیشا بە هەمان شێوە ئەوە باخە یاخود بڵێن مۆزارتە هەموو ئەمانە هەبوون سەردەمی دوای ئەوان ئەم سەردەمەی ئێستا کی دروست کردووە کێ دروستە بێ هەر سەردەمێک خەڵکی خۆی و سوارچاکی خۆی هەیە بەڕاستی یعنی ئێمە ناتوانین بڵین کەس دروست بەڵام بۆ تا ئێستا ئەوان هەر مەدرسەن لە خەڵکی دوای ئەوانیش مەدرسەن مثلا بۆ نمونە ئێستا تۆ گەر بێتە سەر بابەتی ئەبستراکت قسە بکەی بابەتی ئەبستراکتی سەدەی 20ەمە ناتوانانی بڵێ کاندنسکی هونەرمەندێکی گەورە نەبووە ناتوانین بڵێ مثلا پیکاسۆ هونەرمەندێکی گەورە نەبووە یان جاکسۆن پۆلۆک ئەمریکیە کە یەکێکە لە قیادە گەورەکانی ئەبستراکت یعنی ناتوانانی هەر قۆناغەیە کەسی خۆی وە شێوازی خۆی وە بە هێزی خۆی کەسێک دروست دەکات کە تۆ لە مێژوو ناوی دەنووسرێتەوە ڕەنگە لە لای ئێمە هەندێک بەداخەوە مەسەرەن ئێستا لەو زروفەی ئێستامان کللتور کەم باەخی هەبێەوە ئێمە کەمتر بپەرژێنە سەر ئەوەی هونەرمەندی باش و خراپ لێک زیاب بکەینەوە این لە کوردستانی ژوایانی زۆر جار دەبینین زەوقی خەڵکی کورد لە باشوور بە تایبەتی زۆرتر بەلای شتی تیجاری داڕۆیشت بۆچی ئەم سەردەم ئەوەیراتەوە بۆتە سەردەمێکی لە سەردەمی ئێمەش هەن ئەو هۆکاری مەسەرەن ئێستا بۆ نمونە لە جیلی من یان لە گەنجایەتی من مەسەن هاوڕێی خۆشەویستمان کاک دیاری قەرەداخی یەکێکە لە گۆرانی بێژە زۆر باشەکان یەکێکە لەو دەنگ خۆشە زۆر مهمانە یەکێکە لەوانەی کە تێکستی جوانە ئاوازی جوانە دەنجی جوانە کەچی دایمەن لە پەراوێزە ینی ئەوە خەلەلێکەیە کە دەتوانین بڵێن ینی کللتور بایەخی کەم بۆ لە لای ئێمە اینجا ئینسان لێرە مەسەرەن دەپەرژێتە سەر ڕەنگە مەسەرەن کێشەی ئابووری هەبێ ڕەنگە کێشەی سیاسی هەبێ ڕەنگە ینی کورد بۆ خۆشی هەر مێشتی زۆر بەلایشتی کەدا دەڕواینی خۆی کۆنە کردێتەوە کاتێکدا کورد خۆی خاوەنی کللتورێکی زۆر دەوڵەمەندە دەتوانێت پەرەی پێ بداوە هەندێک جار بەڕێی من کللتور لە سیاستیش لە پێشترە یعنی ئەوەی کللتور بۆ کوردی دەکات لە دنیا باوەڕ ناکەم سیاسی بۆی بکرێت لە دنیا یعنی مەسەلەن ئێمە گەر دەوڵەتی کوردیمان هەبێیان نەبێ گەر هەمان بێ زۆر گەورەتر و مهمتر و خۆشترە ئینسان دەوڵەتی هەبێ بەڵام جاروایە کللتوری کوردی لە دنیا ئەوەندەی کللتور ناسراوە ئەوەندە خەڵکەکەت نەناسراوە ئەوەندە سیاسەتەکەت نەناسراوە باش مامۆستا حەما سیرکردنی کارە هونەریەکان وەکو سەرمایەکی نیشتیمانی تا چەند ینی برەودانی زیاترە بە هونەروا دەکا خەڵکی نوێ دروست بیانی بۆ نمونە ئەم زۆربەی ئەو هونەرمەندانەی کە تۆ کتێبت لەسەر کردوون ئەمانە هەر یەکیان لە وڵاتی خۆیان وەکو سەرمایەکی گەورەی مێژووی وڵاتەکەیان سیر دەکرێن بەڕاستی یعنی ئەگەر بەشێکی وڵاتەکەیان شارەکەیان لە دەست بدەن ئامادەنین دەستبەرداری هونەرەکانی ئەم هونەرمەندانیان بن ڕاستە دەزانی مەسەلەن تۆ گەردەچیە هۆڵەندا هەر لە فڕۆکخانەدا دەبەزی لە فڕۆکخانە مستەحیلە تابلۆکی ڤانکوخ نەبینی دەچیتە ناو پاس دەچیتە میترۆ دەچیتە هەر مۆزەخانێک دەچیتە هەتا ناو مارکێتی ئاسایش وێنەی ڤانکوخ دەبینی ئەوانە زۆر شانازی دەکەن کە ڤانکوخ سەرمایەی گەورەی ئەو وڵاتەیە جگە لەوەی کە مۆزەخانەکەی ڕەنگە ساڵانە ملیۆنان دۆلار بۆ دەوڵەتەکەیان دروست بکە ئەوە گرنگیدانە بە کللتور و مانەوەی کللتوری خۆیان ئەمانەوە و زیندوبوونی ئەو گەلەیە بەداخەوە لە لای خۆمان کە ئەو سوالەی تۆ ئەو پرسیارەی تۆ بەڕاستی من دڵم ناڕەحەت دەکات لەبەرەوەی من زۆر لەسەر و خاونوە کۆنانەی سلێمانی و هەولێر و کۆیە ئەوانە زۆر جار شت دەنووسم یعنی دڵم ئازار دەچێشێ کە دەچمە مەسەلەن گەڕەکەکانی خانەقا و ئەو گەڕەکی عەرەب و تەعجیل و ئەوانەی هەولێر کە هەر جار من هەر هەفتەی جارێک هەر دەچم هەر هەفتەی جارێک دەچم خانوێک ڕووخاوە ڕوخێ بنیاد بنرێتەوە لە هەمان شێ زۆر جارەکرێتە گەراجی سیارە زۆر جارەکرێتە شوێنێکی زۆر خراپ ئەنجا ئەو ئازارت دەدا ینی مەسەلەن زۆربەی زۆری وڵاتەکان داونتاونیان هەیە کە و بڵێن ئەو گەڕەکە کۆنانەی خۆیان هەمویان کراوە بە مۆزەخانە بە گەلەری بە ڕێستورانتی جوان بە
مثلا گروپی کلتوری لەوێ کاری خۆیان دەکەن مۆسیقا دەکەن شانۆ دەکەن هێندە خۆشە کە دەچێناوی جگە لەوەی کە تۆ حەزارەتی ئەو میلەتە دەبینی و بیناسازی ئەو میلەتە دەبینی ئەوانە زۆر گرینگە تۆ مەسەرەن تۆ بیناسازیت نەما چکە بیناسازی یەکێکە لە کۆڵەکە گەورەکانی کللتور یعنی هەولێر بە چی دەناسرێتەوە خۆبەوە نیە باڵەخانەی گەورەی بالی کۆبۆن دروست کراوی شوشە و نازانم چی ئەو خانوانت هەیە کە لەوێ تۆ بۆ خۆت تێشیان دەدەی یعنی تۆ خۆت وا خەریکی کللتوری خۆت وێران دەکەی یعنی ئەوە ڕخنێکی زۆر گەورەیە زۆر ناخۆشە کە دەبێت لە سیاسەکانمان بگرین بەڕاستی بە تایبەتی لە حکوومەتی هەرێمەوە لە پارێزگاری هەولێر کە من چەند جار بۆ خۆم ڕوبەڕوش پێم گوتۆ بەڕاستی یعنی هەندێک جار ناخۆشە ئینسان لە شارێکدا دەژی کللتوری بەرەو لە ناوچوون دەچێت کە کەسنی خەمی لێ بخوا باشە مامۆستا ئەرکی ئێوەی هونەرمەند لەم سەردەمە بۆ پاراستنی ئەو کللتورە چییە؟ ئەرچی ئێمە تەنیا چکە دەسەڵاتی مادی و معنەوی و بڵێن سیاسیمان نییە تەنیا بە ئاگاهێنانەوەی و قسەکردنە لە سەریانەوە ئەرکێکی گەورەیە ئەوەش بەڕاستی خۆی لە خۆدانی تۆ بتەوێ مەسەلەن کللتوری خۆت پارێزی دەبێت پێشە مشتێک قسە بکەی لە سەری چووکە ئەگەر لە دەرگای کەس نەدەی کەس دەرگا لێ ناکاتەوە تو دەبێت لە دەرگاکانیان بدەیت تیان بگەێنی ئەو کللتورەوات وێران دەبێت تێک دەچێت خراپ دەبێت یعنی زۆربەی زۆری ئەو بە دەردی خۆت گوتتەم و دەبێتە گەراجی سیارە دوای فترێک دەبێتە بینایەکی مۆدرنی ناشرینی کە سەرمایەداری خێزانت پێدەدا کە ئەوە کللتورەکەمان لە ناو دەچێت بەو جۆرە بەڕاستی بەداخەوە مامۆستا حەما بە بڕوای تو وەکو هونەرمەندێک وەکو مامۆستایەک هونەرمەند ئەو کەسانێک کە عاشقی هونەرن بۆ هونەرەکەیان کار دەکەن یاخود چاوەڕێن تا ئەو کاتێک کە لە ژیان ماون بەڕاستی کەسێک هەبێ کەسانێک هەبێ قیمەت و ڕێزی هونەرەکەیان بزانن ینی وەکەوەی کە ڤانکۆخ ئەو چیرۆکێک کە من بیستوتم تاوەکو ما بۆ ینی هونەرەکەی زۆر ڕێزی لێ نەگیراوە یاخود زۆر گرنگجی پێ نەدراوە دوای نەمانی ئێستا ڤانکۆخ ئەو ڤانکۆخەیە کە دەیان نووسری وەکو بەڕێستان مامۆستا و لێ کۆڵەر و هەموو ئەمانە کتێبی لەسەر دەنووس بووتە ناوێکی جیهانی لە مێژوودا دەمێنێتەوە بۆ هونەرمەند کامە گرنگە بۆ هونەرمەند کاتێک کە وێنە دەشێشیان کاریونەی دەکا هیچ بیر لەوە ناکاتەوە کە بەناوبانگ دەبیان و هەر هونەرمەندێک کە ئامانجەوە بوو بەناوبانگ بێ دیان دەستکەوتی مادی هەبێ پێم وایە لە بازنەی هونەرمەندایەتی دێتە دەرێ بۆیە مەسەلەن ڤانکۆخ لە درێژایی ژیانی خۆی یەک تابلۆشی نەفرۆشتەوە یعنی ئەوەی کە کردوێتی تجاری قەینا بەڵام تابلۆکانی خۆی یەک دانشی نەفرۆشتەوە زۆر بە فەقیری ژیاوە ینی جاریوە هەوە سێ چوار ڕۆژ تەنیا قاوەی خواردووە هیچ کەی نەبوو لە ماڵەکەی بیخوا ئەو کتێبە بە تایبەتی ئەم کتێبی نامەکانی ڤانکۆخ کە من لێرە تەنیا 36 نامەی ڤانکۆخ تەرجەمەم کردە بۆ کوردی لە ئەساسەن تقریبا 800 نامەی ڤانکۆخ هەیە کاتێک کە ڤانکۆخ دەمرێت یۆهانا ڤانکۆخ ژنی تیۆی برای ڤانکۆخە نامەکانی تیۆکە لە لای ڤانکۆخەوە بۆی هاتووە هەمووی کۆ دەکاتەوە و ئەوەی ڤانکۆخ دێنێ هەمووی دەکاتە کتێبێک لە کتێبەکە باسی ژیانی ڤانکۆخ و پەیوەندی نێوان تیۆی برای ئەوانە دەردەکەوە لەو کتێبە لە ساڵی 1970 کە چاپ کراوە ئەنجا خەڵک هۆشیان هاتووە کە هونەرمەندێکە بوو نای ڤانکۆخ زۆر گرنگ بووە یعنی گەرە ئەو نامانە نەبووایە پێم وایە ئێستا ڤانکۆخ ئین نەدەبوو ینی ئیکتشاف نەدەکرات ڕاستەکەەوە ئەرکێکی گەورە براژنەکەی گرتوێت بەڕاستیەوە ئێستا ئەو مۆزەخانە گەورەی کە لە ئەمستردامیشتێ هەر خێزانی خۆیان سەرپەرشتی دەکەن و جێ خۆشحاڵی ئەمە کە کتێبی ڤانکۆخم بردبوو ئەوێ بە هەدیێدام پێیانەوە گوتیانەوە یەکەمین کتێبە بەو زمانە بنووسێ نازانی زمانەکەش چێ دوایی سپاسنامەیان دامی مۆزەخانەی ڤانکۆخ کەەوە جێگەی شانازیە بۆ من بەڕاستی باشە مامۆستا پێم خۆشە بە کورتی پێمان بڵێ نووسین شێوەکاری چۆن یەکیان گرتوتەوە لای تۆ هەمان ڕێچکەی هەیە یان هەمان دەست و پەنجەی ئەوێت ڕاستەکەی دوشتی زۆر جیاوازن ینی من ڕاستە کاری سەرەکی من شێوەکاریە و ڕسمکردنە بەڵام ئەوەی کە هەستم پێ کردووە لەو بۆ شایە زۆرێک کە لە کتێبخانەی کوردی هەیەەوە چونکە زانیمە توانای نووسینیشم هەیە چکە پێشەوەی کتێبیش بنووسە من هەم ڕۆژنامە نووس بوومە لە گۆڤارۆوانە کارم کردووە هەم وتاری شێوەکاری ڕخنەیم زۆر نووسیەوە لە نەوەتەکانەوە تا ئێستانی 20 ساڵم ئەوە کارێکی جیاوازترە لە ڕسمکردن چکە ڕسمکردن زۆر زاتیە تۆ لە ماڵی خۆدا دەنیشی تابلێت دەچێشی
بە حەز و ئارەزووی خۆت و ئەو شتێک کە لە ناختە دەیکێشی بەڵام ئەوەی دیکە وەکو بڵێن بەرپرسیارەتێکی ئەخلاقیە و بەرپرسیارەتێکی کللتوریە بەرامبەر بنەتەوەتەکە دەیکەی کە دەتەوێت ئەو بۆشایی بۆ پڕکەوە. مامۆستایمە خۆشحاڵ بووین ئێوە سپاس هیوادارین هەمیشە دەست و پەنجەت نەرم بێ لەگەڵ ئەم هونەرە و بەرهەمی زیاتر بەخەیتە هەکبەی هونەری کوردیەوە. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس خۆشحاڵ بووین. زۆر سپاس بابەتەکەمان بە بابەتی زۆر گرنگ زانی. زۆر سپاس. ینی ئەو کاتە زۆرە بۆ نییە کە مامۆستا حەمە هاوکارمانە دەبەر گرنگی و بابەتەکە و خۆش قسەکردنی مامۆستا حەمە بوو. زۆر سپاس. ئەو بەرهەمانەی زۆر سپاسانەکەم. سەرکەوتوو بێ. زۆر سپاس.